ڕێزدار هەرێم ڕێبوار شارەزای بازارên دارایی و سیاسەتا ناودەوڵەتی لە ستودیە لەگەلمەیە کاک هەرێم بەخێر هاتی و سپاس بۆ ئامادەبوونەوە. چما عێراق تەوی سەرەڕای چەندین هەوڵێن خوێژی سەرەڕای بخستنە زۆرە دولار لێ یا ناف بکاش کێمترە یعنی چەند ڕێکار گرتنە بەر نەشێتن داکەتنە دینار بەرامبەر دولار سنووردار بکەتن بێڤاڵاتیە زۆر ڕێژا سەدی 27 ئێدی گەلێک دوورەژە هەردوو چما نکارە کێم بکە لەبەرەوەی عێراق لە حاڵەتی ئێسا و پێشتر بانقی ناوەندی ئەمریکا و سندوقی نەقدی دەولی عێراقی ئاگادار کردوەوە بۆتە ناوەندێکی سپیکردنەوەی پارە بەشێکی زۆری ئەم پارەش دەچێتە دەرەوە و بۆ ڕێگەگرتن لەم چوونە دەرەوەی کۆمەڵێک ڕێنمایی و ڕێکاری پێدرا کە بۆ ئەوەی جێبەجیان کە حتاوەکو ئەوەی کە نظامەکەی زیاتر مستەقر بێت چونکە ئێمە زانین سەرەتای یعنی داشکانی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی سەبەبەکەی و کاتە بوو کە فێدرال ڕزەروی ئەمریکا عێراقی ئاگادار کردەوە لە بابەتی سبیکردنەوەی پارە لەوێ دەستی پێ بەس هێشتا بەردەوامە هێشتا بەردەوامە تەسەوڕەکەین زیاتیش بەردەوام بێ وەکو لە گرافیکەکە ئاماژت پێکرد خۆی من پێم خۆشەوە پرسیارە بوو ژێنین بۆچی دائیمە حواڵاتی دەرەوە زیاترە لە تەقالیە ئێمە پێویستمان بۆ ئەوەی کە سعر لە ناوخۆیان جێگیر ئێمە پێویستمان بۆیە کە زیاتر دۆلارەکە لە ناوخۆە يعني بكاش بخێنە ناو بازار نەک بۆ دەرەوە بەڵام بچی وانەکەت بانکەنەبەندیژی معلومە پێم وایە سەبەبێکی تری لە پشتەوە ئەویش بە گوێرەی مادەی 65 لە یاسای بانکی ناوەندی عێراقی ساڵی 2004 قەرارێکی دەرکردووە کە هیچ ڕێگریەک نییە لە هەناردەکردنی عملەی ساعب و عملەی بیانی بۆ دەرەوە لە ڕێگەی بازرگانەکانەوە لە حاڵەتی ئێستا ئەگەر ملاحەزە بکەی عملە لە سعری بانکی مرکزی لەگەڵ سعری بازار فەرقێکی یەکجار زۆری هەیە من پێم وایە هەتاوەکو ئێستش بووە کە سعرەکەی هەر ڕێکارێکە گرنە بەر دابەزینی بەخۆی نەبینەوە بەشێکی زۆری ئەو عملەی کە بە حەواڵاتێ احتیمالی هەیە بچێتە بابی سپیکردنەوەیش بە جۆرێک لە جۆرەکان لەبەرەوەی حەواڵی دەرەوە زیاترە چونکە ئەو حەواڵەیەکە چێتە دەرەوە بۆکو وتم ئەو بانکی ناوەندی بە گوێرەی یاسا و ڕێنماییەکانی هیچ ڕێگریەکی لەبەردەم هیچ بازرگان و کەسولان و شەریکاتێکدان ناوە بۆ ئەوەی کە ڕێگریان لێ بکە دۆلار بنە دەرەوە لە حاڵەتی هەتاوەکو ئێستاش قانونی دەستکاری نەکراوە لەبەرەوە ڕێژەیەکی زۆری چێتە زەر کە فەرقەکەش زۆرە تەبعاً بەشێکی زۆری ئەوەی کە گەیشتینە ئەم ڕۆژە ئەوەیە کە ئەو وسوڵات و ئەو پەیمەنتانەی کە بۆ بردنە دەرەوەی ئەو دۆلارە کە بانکی ناوەندی خاتە ئەلکترۆنی بەڵێ 180 بۆ نمونە تەزویرە کە تەزویرەکرێ ئەو بانک چونکە ئەگەر تەمەشای چاوگێکی ڕۆیتەرز راپۆرتێکی حاضر کردبوو لەسەر ئەم دۆخی ئەو چێکانەی کە فێدرال ڕزێرڤ ئەوەی لە شەشمانی ڕابردووە لە 180 چێکانەی کە تەقدیمی فێدرال ڕزێرڤ کراوە بۆ ئەوەی کە بانکی ناوەندی ئەمریکا کە بۆی دۆلارمان بۆ بنێرە ڕەفز کراوەتەوە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە کە تەواوی نەو چێکانە بانکی ناوەندی عێراق بە تەزویری تەقدیمی ئەمریکای کردووە؟ طبعاً ئەو چێکانەی کە بەڕەسمی تەقدیمی بانکی ناوەندی ئەمریکا کراون 180 ڕەفزیان بۆ لە شەشمانی ڕابردووە سەبەبەکەش یەگەڕێتەوە ئەوەی کە نادروستی و ناڕوونی بۆ نمونە سعری دەبەیەکە و 500 دیناری عێراقیە 250 دیناری عێراقی 10,000 دلار نووسراوە بە سعری دەبەیەکە یعنی هەر ماوادێکی تر کە لە دەرەوە داخلی ئەمە واکە ئەم زۆر خستنە دەرەوە حواڵەکردنە بۆ دەرەوە واکات کە خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ بکەن هەتا ئێستش ئەوانش لە ئەطرافی بانکی مرکزین حسب استحقاقاتی حیزبی و حسب ئەو دابەشبوونە سیاسی لە عێراق هەیە حسەیان هەیە ئەمە ڕاستەوخۆ ئەو حتا ئەو 27 ملیۆن دلارش ڕاستەخۆ ناگاتە دەست سەرافەکانی یعنی دەورانێکی پێکرێتێتە دەستی چەند کەسێکی ترەوە بە نرخێکی دەگاتە سەرافەکانی ئەمە یعنی لە هەردوو حاڵەتەکە عێراق بۆیە تا ئێستا نەگەیشتوتە ئەو نەتیجەی کە نرخی دۆلار لە بازارە کەم بێتەوە پێتان وایە بگاتە نەتیجەیەک کە هیچ نەبێ جێگیر بکە لە ئاستا کە زیاتر دانەبازێ من پێم وایە دۆخەکە ئەگەر بم شێوەیە بەردەوام بوو ینی بەڕاستی نەبوو بگاتە ئێرە پێمان وایە کە گەیشتنی بە ئێرە زیاتر نەتایجی خراپتری لێ چاوەڕێکرێت لەبەرەوەی کە نزیکی ساڵێکە بانکی ناوەندی ئەمریکا بانکی ناوەندی عێراق ئاگادارەکاتەوە ئەگەر ئەم ڕێوشوێنانە جێبەجێ ناکرێت ئەگەر ئەم پلاتفۆرمە ئەلکترۆنیدان ئەگەر ئەم پارەیە بە شەفافی نادیتە دەست بازرگانەکان ئەو چێکانە بۆ ئێمە دێ شەفاف و تەواو نەبن ئێمە سەرچاوی دۆلارەکەت لێگرین ئێمە کێشەمانە سەرچاوی دۆلارەکەیە ئەو سەرچاوی دۆلارەکە ئەمریکایە و ئەف کێشەیەکی هەبن کێشەی نوژێ تووشی عێراقێت بن ئەبە شەڕی ئیسرائیل و حەماسێ بێ عێراقێ بە و ئێریشێن گروپێن چەکدا لەسەر بەرژەوەندیên وڵاتên din tênekirin tu pistûrê siyaseta şarazeyê siyaseta navdewletî jî di rewşeka wiha da dê çi li ser کاریگەریە سەروێ زیاتر چێ بکە و ji duh ve زیاتر bandûrawê hebûye ڕاستە خۆی دەرکەوتنی دوێنێ ئەنتۆنی بلینکن لە بەغدا و بەو شێوەی کە دەرکەوت یعنی
پەیامێکی واضح بوو بۆ هەموو عێراق کە فعلا عێراق ئەمانەتی بۆ ئەمریکیەکانتیانە بەستە بەوی شێوەیەک خۆپارێزی بەڵێ بۆ شێوەیە کە خۆپارێزەی کە دەرکەوت ینی پەیامێکی واضحیدا وتی بە هەموو عێراقەکان کە ئەمریکیەکان سەلامەتیان لە عێراقان نەماوە یعنی جۆرێک لە دیبلۆماسی لە پیشاندانی ئەوەی کە فعلا دوژمنەکانیان لە عێراق زیاد بوو دۆستەکانیان کەم بۆتەوە لەو حاڵەتە پێویستیان بە خۆپارێزەکەنا هیچ بەرپرسێکی ئەمریکی پێشتر سەردانی عێراقی کردبێ بەو شێوەیە دەرنەکەوت بەڵام دەرکەوتنی ئەو پەیامێکی دیبلۆماسی واضح بوو بۆ نارەکانیان لە عێراق بەتایبەتیش پاش ئەو زنجیرە یعنی موشکبارانەی لە عین ئەسەد و لە قاعدەی هەریر و لە کۆمەڵە شوێنی تر لەسەر ئەمریکیەکان لە عێراقا کرا ئەمە شواکات نەتیجەکەی بۆ چۆمانە بە نەتیجەکەی بۆ ئەومانە باکە دۆلارێکی کەمترمان بۆ بێت دولارێکی کێمتر دەمەکێدا شارێکی درێژترژی تێ چاوەڕێکردنی حەماس و ئیسرائیلێ بانکە ناوەندیە ئیسرائیل دەبێژە دەبە سێمە یان حتا شش مەهێندینژی ئەو درێژە بکێشە واتە ئەف مامایە لە عێراقیژی دەبەردەوام بکە وێ دەمی ئەم چاوەڕێت چ بکەن بە دڵنیاییەوە ئەوە ئەو کێشەیەکی جیۆپۆلیتیکی لەو شێوەیە پێشبینی ئەوە ناکەین بە ئاسانی کە چارەسەر بکرێت ئەو نەک تەنها کاریگەری لەسەر منطقەکە داناوە کاریگەری لەسەر بازاڕە نێودوڵەتەکانیش داناوە ئەگەرە بینی لەو ڕۆژەوە سعری نەو سعرێکی نوێ یعنی سعرێکی لە سعرێکی بەرزەماوەتەوە سعری زێر بە هەمان شێوە لە بەرزی ماوەتەوە یعنی وبەرهێنەرش عادەتەن لە حاڵەتی دروستبوونی شەڕە بە دوای ئەسێتی سەیف و ئەو شتانە ئەگەڕێ بۆیە بینی کە بازاڕەکانیش یعنی ڕیاکشنێکی بەقوتیانی هەسەبارە کەواتە کەیسێکی بچووک نییە ئەمە پێشبینی ناکەین بە ئاسانی هەل بێ لەم حاڵەتەیە من پێم وایە هەرچەند عێراق خۆی پارێزێ خۆی دوور کاتەوە تەڕەفی هاوپەیمانێتی دەولی و ئەمریکا بگرێ هێشتا یعنی زروفەکە احتیمالی ئەوەی هەیە کە چارەسەرێکی تابێ بەڵام ئەگەر بەم شێوەیە ئەم باڵانەی شیعە نزیک لە ئێرانەوە بەم شێوەیە تەسەڕوفات بکەن لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ قاعدە ئەمریکیەکان لە عێراقا و بەم شێوەیە ئەم سیاسەتەی حکوومەتی عێراقی بانقی ناوەندی بەردەوام بە من پێم وایە عێراق بەرەودۆخێکی زۆر لەوەی کە هەیە خراپترەسی گەلەک سپاسکە کە هەرێم ڕێبوار شەڕەزای بازاڕێن دارایی و سیاسەتە ناودەوڵەتیشی سپاس بە ئامادەبوونەوە.